بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خواتان لێبێ. خۆشحاڵ و شادمانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لەوە دەکەین ئیسلام چۆن ڕوبەڕووی توند و تیژیەکانی کۆمەڵگا دەبێتەوە. خوای گەورە وەک منەتێک بەسەر مرۆڤایەتیدا ئاماژە بەوە دەکات کە پێغەمبەری ئیسلامی صلی الله علیه وسلم وەکو ڕەحمەت و بەزەیی بۆ هەموو جیهان ناردووە و ئەو پێغەمبەرە ئازیز و نازدارەمان دوورە لە هەر جۆرە توند و تیژی و زبرێک. هەروەها خوای گەورە منەتیش بەسەر پەیامبەرە بەڕێزەکەی خۆیدا دەکات کەوا لە سۆز و بەزەیی و نەرمونیانی خوای گەورەوەیە کەوا تۆش هێندە نەرمونیان و بە بەزەیی و ڕووخۆش و ئاسوودە و دڵ ئارامی کە خەڵکی لە دەورت خڕ دەبنەوە و حەز دەکەن لە پەنات دادانیشن و ئارامی خۆیان لە تۆوە چنگ بخەن. خۆ ئەگەر تۆ کەسێکی تند و تیژ و زبر و دڵڕق و ڕووگرژ و مۆن بوویتایە ئەوە هیچ کاتێ مرۆڤەکان لە دەورت خڕ نەدەبوونەوە و بەڵکو دەور و پشتیان چۆڵ دەکردی. کەواتە دەتوانین بڵێن لە ئێستادا ئاینی پیرۆزی ئیسلام تاکە ئاینی ئێستایە کەوا زۆر بە شێوەیەکی بەرچاو دژی تند و تیژی دەوەستێتەوە و هەوڵی لە ناوبردنیشی دەدا و دەیەوێت لە جێی تند و تیژی تۆوی خۆشەویستی و محیبەت و ئارامی و ئاسوودەیی بچێنێت و مرۆڤەکان بۆ گیانی مرۆڤەکانی دیکە نەبنە دڕندە و ئازاردەری یەکدی. لە ئێستاشدا لە هەفتەی بەرەنگاربوونەوەی تند و تیژی دژی ژناندا دەژین. زۆر جار بەشێ لە ڕێکخراو و لایەنەکان یا بەشێ لە کۆمەڵگە هۆکاری تند و تیژیەکانی کۆمەڵگە و بەگشتی و بە تایبەتتر تند و تیژەکانی دژی ئافرەت دەخەنە ئەستۆی ئیسلام و پێیان وایە ئەوە ئیسلامی پیرۆزە وای کردووە موسڵمانان تند و تیژ بن. لە کاتێکدا ئەوساش و ئێستاش ئیسلام پارێزەر و پەرژینێ بووە بۆ ئافرەت و پاراستنی ئافرەت و مافەکانی. چما ئێستا دەبێتەوە بە کەسێکی تند و تیژ و ئازاردەر بۆ ئافرەت؟ باشترین سپاردە و ڕێنماییش سپاردەکەی پەیامبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە لە حەجی ماڵ ئاواییدا 3 جار دووپاتی کردەوە و ڕووی کردە هاوڵە بەڕێزەکانی و ئامادەبوانی و ئومەتەکەشی لە ئێستا و لە داهاتوودا کە فەرمووی تکاتان لێ ئەەکەم ڕێز لە ئافرەتەکانتان بگرن و خۆشتان بوێن و ئازاریان مەدەن، تند و تیژ مەبن بەرامبەریان و مافەکانیان پێ بدەن ئەو مافەی کە مافی خۆیانە چونکە ئەوان بە پەیامی خوایی تەسلیمی ئێوە کراون. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە زانینی هەڵوێست و دیدی ئیسلامی پیرۆز لەسەر تند و تیژی و هۆکارەکانی بنبڕکردنی و هۆکارەکانی بوونی و چۆن چارەسەر ئەکرێ و ئیسلامی پیرۆز چۆن دژی تند و تیژی وێستێتەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نامێق هەنارەیی زانای ئاینیم کردووە کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری پایتەختەوە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێت. مامۆستا گیان سڵاوی خوات لێبێ و سپاس بۆ ئامادەبوونیشت. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. سڵاوی خوای لە ئێوە تەوای بینەرانیش بێتن و خوای گەورە سەرکەوتوو موفەقتان بکەی ئەخوا. زۆر سپاس مامۆستا. سەرتا پێم خۆشە وەکو پێناسە و تعدیب بزانین عنف تند و تیژی چییە و تند و تیژی لە ئیسلامدا بە شێوەیەکی گشتی بە چی دەگوترێ؟ بسم الله الرحمن الرحيم وبه نستعين وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. دیارە عنف واتە کوردیەکەی کە پێدەوت تند و تیژی پێناسەکەی بەوەدا دەکرێتن کەوا ضدی ڕیفقە لە زمانەوانیدا واتە دژی نەرمونیانیە و لە زاراوەشدا و لە مستەڵەحی عامدا بە پێناسەیەکی گشتی بریتێ لە هەموو ئەو هەڵس و کەوتە گورژ و توند و تۆڵ و تیژانەی کەوا چ ڕوبەڕووی بەرامبەرەکەی دەبێتەوە چ لە ڕووی قسەکردن و لەفظی چ لە وەکو مەسائیلی کردداری عەمەلی وەکو لێدان وەکو قسە پێگوتن وەکو ئیهانەکردن وەکو میسانن لێ تێکدانی ژیان یعنی بە هەر شێوازێک لە شێوازەکان بێت چ لەفظی بێ چ معنەوی بێت چ جەسەدی بێت چ ئیقتیسادی بێت چ نەفسی بێ کە ئازاری بەرامبەرەکەت بدەی بە قسەی ناڕێک یان بە ئەزیەتی دەستی ئەو پێی دەگوترێت تند و تیژی. زۆر باشە. مامۆستا هۆکارەکانی تند و تیژی یا دروستبوونی تند و تیژی بەشێ لە مرۆڤەکان دەبنە تند و تیژ و بەشێ لە مرۆڤەکانیش تند و تیژیان بەرامبەر ئەکرێ. هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟
بەڵێ دیارە هۆکار زۆرن یەکەم لەو هۆکارانەدا زۆر جاران وەیە ئەگەر تەمەشا بکەین بە شکلێکی عام تند و تیژی لەوە دەبێتەوە یەکەم هۆکار تێنەگەیشتنە جەهلە واتە نەزانینە لە بواری کاریگەریەکان و دەرهاوێشتەکان و وەزەرەر و زیانەکانی تند و تیژی یعنی ئینسان کاتێک عیلمی نەبوو و زانست و زانیاری نەبوو لەسەر عاقیبەتی تند و تیژی ئەمە دائیمەن وە دەکا بەردەوام و ئیستیمرار ببێتن لەسەری واتە جەهل دەبێتە تند و تیژی. دووەمینیان زۆر جاران وەیە دەبیتە تند و تیژی هۆکارە لە بۆ ئەوەی نەبوونی ثەقافەتێکی گشتی یعنی ڕۆشنبیری گشتی کە ئەمەش دیار نەتوانێت تەعامل لەگە بەرامبەرەکەی بکە وەکو پێویست کە پێویستە بکرێتن لە ڕووی نەرمونیانی و لە ڕووی احتیرام و لە ڕووی ڕێزگرتن و ئەو شتانەوەدا و لە نەزانین وەکو چۆن دروستبوونی ڕەدفعل و ئەوانە بەهۆی نەزانینی چۆنیەتی وەڵامدانەوەی بەرامبەرەکەی یان خۆ پێدانەگرتن لەبەر تێنەگەیشتن و نەبوونی سەقافەتێکی گشتی. هۆکارەکی دیکەی برین عنف بە تایبەت ئەوەیە کە هۆکارەکی پەروەردەییە واتە ئەسبابی تربەوی خودی خۆی تەمەشا دەکەین تاکەکان کاتێک هەر لەو ماڵی کە لە ژیاندا پەیدا بوون لەو برێن ئوسرە و لەو ژیایەکەوە دائیمەن تند و تیژی تێدا بووە هاوار و نرکە و ناڵەی تێدا بۆ لێدان و دەرکردن و گوێندانی تێدا بووە یعنی لە ڕووی پەروەردەیی کە ئامادە نەکراوە ئیعداد نەکراوە بێتە تاکێکی چاک و باش و ڕێک و نەرمونیان لەناو کۆمەلگادا بگرە لەناو خێزاندا واتە گرنگی نەدان بەلایانی تربەیی و پەروەردەیی کە زۆر پێویستە ئینسان لە حاڵەتی منداڵی ئەو منداڵە لێ ڕابینی لەسەر نەرمونیانی لەسەر پەروەردەکردنێکی جوان لە بۆ ڕێزگرتن لە خەڵک لە بۆ هاوار نەکردن جوون نەدان شەڕ نەکردن هە لە نێو تاکەکانی خێزاندا ئەو کات ئەو کاریگەریە کە دروست بوو لە ماڵی لە ڕووی پەروەردەیەوە لە دەرەوەی ماڵەوەش کە تەعامل لەگە غەیری خۆی دادەکاتن ئەو ئاثارەی پێوە دەبی و تند و تیژ نابێ. هۆکارەکی دیکە لە هۆکارەکانی تند و تیژی بریتێ لەوەی لە عادات و تەقلید یعنی هەندێک دابوو نەریت و چاوکردنەوە ینی چاو لێکردنەوە لاساییکردنەوە هەندێک وایە جار وێ ئەو دابوو نەریتانە لە ناو زۆر خەڵکی وایە کە کاریگەری دروست دەکات لەسەر یەک بە دوایەکەکانی تاکەکانی کۆمەلگایان تاکەکانی خێزان کە بەهۆی عادەت و تەقلیدی خۆیانەوە هەر تەبعیان وایە بەو شێوازە هاتوونە دوێ و ڕۆژێک گۆڕانکاریان بەسەر خۆدا نەهینە یان چاو لێکردنەوە ئەم چاو لێکردنەوەش دەچەند ڕۆچیەوە یان ئەوە تێ دەبینی داک و باب لە ماڵێ منداڵەکان کە دەیانبینن دائیمەن تند و تیژن تووڕە و توندن لەگەڵ یەک ئەو ئاثەوارە دروست دەبێت لەسەر منداڵەکەیدا ئەویش تەقلید دەکاتەوە لەگە خوشەکەی لەگە براکەی لە ماڵێ لە دەڵێ لەگە قوتابیەکەی لە پۆلی لەسەر ڕحلەی کە لە گەڕی دانیشتووە یان لە بازار کە لەگە کڕیار و فرۆشیار لە داهاتوودا کە گەورەش دەبێ ئەم تەقلیدە سوبحانە چاو لێکردناساییە هەر دەمینێ ئاثەواری بەسەر ئەم تاکەدا. خاڵەکی دیکە هۆکارە لە بۆ تند و تیژی زۆر جاران تەمەشا دەکەین بیئە یعنی ژینگە ئەو شوێنەی کە لی دانیشی وەکو شوێنێک دەبینی زۆر ئیزدیحامە گەڕەکێک زۆر شەعبیە زۆر ماڵەکان بەناویەکن خانێکی پۆڵانە هەمووی 100 مەترێ 100 ماڵی تێدایە یان نیزامی شوقە هەمووی لە ناوی یەکدا یعنی ئیزدیحامەکی زۆر لە پۆڵ 90 تەڵەبە 80 تەڵەبە لە ناو قوتابخانەیدا یعنی بازار جادە ئەو ئیزدیحامە وەدەکا سەبر و تەحمل لە تاکەکان لەگەڵ یەکتری نەکەن لە سارە لێخوڕین هەر تند و تیژ بێ لە بازار لە کڕیار فرۆشیار هەر تند و تیژ بێ لە مەکتەب لەبەر نەبوونی جێ و قەرەبارەغی و دەنگەدەنگ هەر تند و تیژ بێ لە ماڵ کە ئیزدیحام و قەرەبارغە 12 نەفەر ئەندامی خێزانێکە ئەمە دیسان ئیزدیحام لە ناو ماڵ ئیزدیحام لە کۆڵان ئیزدیحام لە جادە ئەتر ئەوانە هەمووی هۆکارن یعنی بیئە جاروێ ژینگەکە دەبتە هۆکار لە بۆ دروستبوونی تند و تیژی. یانیش هۆکاری دیکە هەن هۆکاری ئیقتیسادین کەمە وەکو شکلەکی عام و تایبەت بە ئافرەتانیش تەبعاً دەگرێتەوە کە هۆکاری دارایی خەڵک کاتێک کە تەمەشا دەکەی خەلەلی هەیە لە بواری مادی نەقسی هەیە لە بواری ئابوووریەکەیدا کە ئەو فەقیری و نەبوونی و بژێوی و بێدەرامەتی و بێ ئیش و بێکاریە کە ڕووی تێدەکات لە ناو کۆمەلگا تاکەکانی ناو ئەو خێزانەی زەخمەکی تەضەخومێکی یعنی لەسەر دروست دەبێت زەختێکی اقتصادی لەسەر دروست دەبێتن
کە ناتوانێ مەعیشەتی ماڵ و منداڵی گوزەرام کە ئیتر لە نەتیجەی گفتوگۆکردن و سەبر نەگرتن و تەحمل نەکردن لەسەر برسیەتی و بێبەرجێتی و بێنانێتی و بێدەرمانکردن وای لێ دێتن کە تۆند و تیژی دروست ببێتن کە بە تایبەت ئێستا بۆتە هۆکارێکی زۆر گەورەی سەتاتسلی عالەمی هەموو دنیا ئیقتیساد بۆتە هۆکار لە بۆ تند و تیژی هەموو جۆرەکان و بەشەکانی ناو کۆمەلگا بە تایبەت چینی ئافرەت کە ڕێژەی تەلاقیان یەکجار ئەوەندە زۆر دەبێ ڕێژەی ئێلێکترازان و ڕێژەی هەروەشانەوەی خێزان و ڕێژەی لێدان و ینی دەست درێژیکردنی جەسەدی لێدان و ئەوانە ئەوەندە زۆر دەبێ هەمووی لە بوارەکان زیاتر لەوە خۆی دەبینەوە کە ئیقتیسادی بەرامبەر بە هەموو بوارەکانی دیکە هاوسەنگە. بەڵێ مامۆستا ماژەت بەوە کردکەوە زۆر جار منداڵ لە ناو عایلەیەکی تند و تیژ و ئازاردەر و قسە وتر ئەوەی کە قسە بە یەکتر ئەڵێن ئەمیش کاریگەری ئایا تند و تیژی بەرامبەر بە تاکەکانی خێزان یا باوک بەرامبەر بە ژن بەرامبەر بە باوک ئەمە کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر سروشت و تەبیعەت و بیرکردنەوەی منداڵەکانیش دروستەکە؟ بە تاکید هیچ گومانی تێدا نییە یعنی کەسێک دەردەچێتن کەوا برێن بەڕاستی کەم و کوڕی دەبێتن لە ڕووی پەروەردەیی لە ڕووی هەڵسوکەوتکردن لە ڕووی مامەڵەکردن لە ڕووی ڕێزگرتن لە ڕێی تێگەیشتن لە ڕێی ڕۆشنبیری لە ڕووی حتا حاڵەتی نەفسی هەتا حاڵەتی جەسەدی هەتا حاڵەتی شکلی هەتا حاڵەتی یعنی سروشتی خۆی نابیتن ئەو کەسە چکە دائیمەن لە ناو جێژاوێکیدایە بەردەوام لە حاڵەتێکی نەفسی و قەلق و ئیکتئابێکی سەقامگیردایە لەبەر ئەوە ئەم کاریگەریە لەسەر دەرونی منداڵ دروست دەبێتن کە کەسێکی چاک و باش و پاک دەرنەچێت لە داهاتوودا ئەگە بەردەوام بێ لەسەر ئەو شتەدا ئیلا ما ڕەحیمە ڕەبی ئەگەنە بەرامبەر بابی زۆر بێ وەفات دەبێ زۆر بێ ڕێز دەبێ بەرامبەر دایکی بە هەمان شێواز زۆر بە ئەزیەت دەبێ زۆر بە ئازار دەبێ لە مابینی ژنیدا هەروەکو عەبدێک تەمەشای دەکاتن و لە ناو خەڵکیدا دائیمەن بە کەسێکی یعنی تووڕە و تند و تیژ و نێچەوان گرش ئەوها ئیعتیباری بۆ دەکرێت و دەناسرێ هەتا تەسیر لە کەسایەتی خودی ذاتی خۆشی دەکاتن یعنی وە پێشی وە دیارە دائیمەن ئەو بابەتانە یعنی وەکو خوێک پێیان دەگرێتن یعنی کاریگەریەکی ئەوەندە سەلبی دروست دەکا بەسەریانەوە هەموو خەڵک هەست پێ دەکا و دەزانێتن ئەو کەسێکی کە بەڕاستی عنفی یەکجار زۆرە و لێی دەڕژێتن لێی دەبارێتن لێی دەبیندرێتن لێوە دەردەکەوێتن لە هەڵسوکەوتی ڕۆژانەی لە هەموو شوێن و لە هەموو جێیەکدا ئەوەی تێدا بەدی دەکرێتن. زۆر باشە مامۆستا پێم خۆشە باز لە کاریگەری و ئاسەوارەکانی توندوتیژی لە کۆمەڵگە لەسەر تاگ لە خێزاندا بکەین. بوونی توندوتیژی لە خێزانێکدا چ کاریگەریە لەسەر تاکەکان جێدەهێڵێ و بوونی لێبوردەیی و نەرمونیانی و بەخشندەیی و لێبوردن و بەزەیی لە خێزانێکی دیگەدا چیمان پێ دەڵێ واتە توندوتیژی لە کۆمەڵگەدا چ وێنا و ئاسار و کاریگەریەک بەجێ دەهێڵێ؟ بەڵێ وڵا دەتوانین برێن ئەم زیاتر لە خودی زەرەر و زیانەکانی توندوتیژیدا خۆی دەبینێتەوە کە یەکەمین شت ئەم کەسە یعنی میزداقیەت و متمانەی لە دەست دەداتن یعنی نەناو خەڵکدا خودی کەسە توندوتیژەکە خودی خۆی یەکەم تەضەڕێری ئەوەل زەرەر پێگەیوی یەکەم کەس بەخۆیتی لەلایەنی کەساتیەکەیەوە کە تەعامولێکی ڕێک و ڕەوان و باش و گەورەی لەگەڵدا ناکرێتن لە ڕووی کەساتیەکە زەرەر و زیانەکی زۆر دەکاتن ئەمە یەک. دوو لە ڕووی کڕین و فرۆشتن و معاملەی تیجاریەوە خەڵک خۆی لێ دەپارێزیتن ئەمە دوو. سێ لەو زەرەرانە بریتیەوەی ناتوانی بەسەر هەموو ناخۆشی و ناڕەحەتیەکانی ئاستەنگەکانی ژیان کە دێتە پێشی سەرکەوتوو بێ وەزاڵ بێ بەسەریدا چونکە توندوتیژ دائیمەن لەو بوارەیدا بەجی دەمینێ و بەدوا دەکەوێت ناتوانێت پێش بکەوێتن. ئەمە سێ. و خاڵی چوارەم ینی وای لێ دێتن کە خەڵک زیاتر تەحەفوزی لێ بکە خۆی بپارێزیتن لێی دوورکەوێتەوە ئەمەش دیسان زەرەرێکی دیکەی پێی دەگاتن لە ڕووی کۆمەڵایەتیەوە و زەرەرێکی دیکەی سحی پێدەگاتن دائیمەن یعنی تووشی تووڕەبوون و تووشی حتا نەخۆشی زەختی دەبێتن هەتا تووشی نەخۆشی سوکەری دەبێتن حتا تووشی قەلق دەبێت تووشی برێن ئیکتئاب دەبێتن تووشی کەئابە دەبێتن تووشی دەردەها نەخۆشی لە ڕووی ئیجتیماعیەوە زەرەرەکە لە ڕووی کەساتیەوە زەرەرەکە لە ڕووی سحیەوە زەرەر ئەکا لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم زەرەر دەکا و لە ڕووی خێزانیەوەش زۆر جار سەر دەچێشی بەڵێک هەڵوەشاندنەوەی ئەم خێزانە بە تەلاقدانی ژن یان بە تەلاقدان لێککەوتنەوە دروست دەبێتن و خاڵە چی دیکە ئەمجار دێتن لەو برێن بەڕاستی کاریگەریانەی کە لەسەر دروست دەبێ و ئاثەوارانەی متەڕەتیب دەبێ بەسەریدا ئەم خێزانە شیرازەی خێزانێکی یعنی
ناگونجاو ناساز يعني تعريف دەکرێت پێناسەی لەسەردا دەکرێت و چاو وای پێدەبڕدرێتن کە ئەنەما ئەم عائیلە عائیلەیەکن هەر هەمووی ئەو هاوتاکەی تێدا دروست دەبێت چونکە کو دەڵێ لێ وەرگرتنەوەی دەوێتن ئەو منداڵە تەمەشای داک و باب دەکات هەڵوسوکەوتی منداڵ نسبەتی زۆری ڕنگدانەوەی هەڵسوکەوتی دایک و باوکە لە ماڵەوە ئەمە زۆر تەسیری دەکاتن ئەمجار لە ڕووی خوێندنەوەشدا یعنی ناتوانانی سەرکەوتوو بێ بە ڕووی خوێندنەوە یعنی لە ڕووی دیراسیشەوە دائیمەن ئەو کەسانە تەحمل ناکەن لەسەر مەشەقەتی سەرما و گەرما و چوون و هاتن و وەتە خۆ حازرکردن لە بۆ ئیمتیحاناتوانە هەتا لە ڕووی دیراسیشەوەوانە کەسێکی سەرکەوتوو نابن ناگەنە ئەو ئاستەی کە پێویستە لە بۆ کەسێکی تاکی کۆمەلگا لە بۆ کۆمەلگاکەی کەوا بەرهەم بێنێتن و وەسوودی هەبێتن زۆر زەرەر و زیان و کاریگەریەکی یەکجار زۆر خراپ و سەلبی هەیە بەسەریدا ئەگەر تەمەشا بکەین بەڕووی پرسیاری دووەمتەوە لێبوردەیی و چاپۆشی چمان بۆ دەکات یەکەمین شت ئەم کەسێکی زۆر لە سەرخۆ و هادی دەبێتن دووەمین شت کەسێکی زۆر محبوب دەبێتن لە ناو خەڵکیدا خۆشەویست دەبێت سێمین شت کەسێکی مەقبول دەبێت یعنی وەرگیراو دەبێت وەرگیراو دەبێت قسە لێگیراو دەبێت و پاشان کەسایەتێکی بەرز و گەورەی لێ دەردەچێ و ینی دەکرێت بە دەمسپی دەکرێت بە ڕودێنسپی دەکرێت بە برا گەورە دائیمەن لەبەرەوەی ئەو خەڵکانە زیاتر کێشەکانیان دەبن و بەردەم ئەو کەسان کە کەسێکی حەکیمن سابیرن هادیئن لەسەرە خۆن ئەم جار پاشان لە ناو ماڵێشدا یعنی سەعادەت و بەختەوەری یعنی خاڵی شەشەم لە بواری ئەو لێبوردەینی و ئەوانە کە بەدەست دێتن لە ڕووی قازانجەکانیەوە ئەو ماڵێک دەبێتن ماڵێکی محبوب دەبن لەگەڵ یەک و هەروەها یەکگر دەبن لەگەڵ یەک تەفرەقیان لێ دوور دەبێ محەبەت و مەوەدەت و خۆشەویستی لە نێو تاکەکانی خێزان دروست دەبێ ئەمجار لەگەر غەیری خۆشی ئەمجار ئەگەر هەتا کەسێکی بازرگان بێ یان کەسێکی فرۆشیار بێ کڕیاری زۆر دەبێت لە ڕووی تیجاریەوەش ئیستیفادەی دەکات دائیمەن ئینسانی لێبوردە دائیمەن ئینسانی خاوەن تەسافح و تەسامح دائیمەن خەڵک زیاتر دەچێشتی لێ دەکرێت معاملەی لەگەر دەکات لە ڕووی تیجاریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک حەزی لێ سەردانی بکە گوێی لێ ڕابگرێ ڕاوێژی پێ دەکاتن و لە ڕووی مەسائلی سحیشەوە تەندروستیشەوە کەسێکی تەندروست باش لێ دەردەچێتن پارێزراو دەبێت لە نەخۆشی میسانەن فشاری خوێن و لە نەخۆشی شەکرە و لە زۆر نەخۆشی دیکە کەسێکی دائیمەن خاوەنی ئیطمئینان دەبێت ئۆفڕەژونی دەبێتن واتە دوور لە قەلق و وەسوەسەیدا دەبێتن مرتاح البال دەبێتن و خاڵەکی دیکە ئەمجار لە هەموو بوارەکانی ژیانیدا یعنی سەرکەوتوو دەبێتن نەجاح و فەلاح دەبێتن هەم بۆ دنیا هەم بە ئاخیری لەسەرەوەی وانش ڕەزامەندبوونی خوای گەورەی بەدەستدێنێ و جێبەجێکردنی فەرمانەشی خوا و پێغەمبەری خواشی کردووە عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ فەلیعفوا وەلیەصفحوا ئەلا تحبون ئەن یەغفیرە الله لەکم ئیتر چەند ئایات و حەدیثی دیکە شمود دەکات لەو بوارەدا کە ئەو کەسانەی لێبوردە و نەرمونیان و لەسەرە خۆن بەڕاستی زۆر شتیان پێدەبەخشرێتن لەلایەن خوا و لە ڕووی پاداش لە ڕووی دنیاوەش ئینشاءالله وفق و سەرکەوتوو دەبن بە تاکید بەڵێ مامۆستا زۆر جار گلەیی ئەوە دەکرێت کە پیاو لە دەرەوە کە ماندوو ئەبێ یا کار و کەسابەتەیەکە کە دێتەوە ماڵ وەکوڵێ حەقی ماندوو بوونەکە یا تونند و تیژە بەرامبەر بە خاو خێزانی خۆی یا باز لەوە دەکرێت کە لەگەڵ خەڵکی دیکەدا ڕووخۆش و نەرمونیان و لەسەرخۆی بەڵام لەگەڵ خاو خێزانی خۆی زۆر تونند و تیژ و بە زەبر و زەنگە ئایا چۆن چارەسەری ئەم ڕەوشە بکەین پیاو لە دەرەوە تەنانە دەگە ماندوو بێ ناڕەحەت بێ ئازاردراو بێ دەبێت لە نێو ماڵەکەی خۆیدا هەمیشە ڕوو خۆش و گەشاوە و ئارام و لەسەرخۆ بێت چۆن چارەسەری ئەم ڕەوشە ئەکرێت کە پیاو هەیەی بەڵێ وڵا پێویستە ئەو پیاوانەی ئەلەو بابەتەدان بیر لەوە بکەنەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خەیرکم لئەهلیه و ئەنە خەیرکم لئەهلی چاکترینتان باشترین کەسانە و کەسێ لە بۆ خۆی و خاو خێزانەکەی باش بێ و منیش لە هەمووتان چاتور و باشترم بۆ خاو خێزان دائیمەن ئینسان کاتێکم وا دەگەڕێتەوە ماڵێ هەر کێشەیەکیە بێ هەر مەشاکیلێکی هەبی لە دەرێ بەجێ بێ لێ نەیباتەوە ماڵێ با بەس لە لای خۆی بی نەیڕژێنێ بەسەر خێزان و بەسەر تاکەکانی خێزانیدا و لە ماڵەوەش بە هەمان شێوازە و ئافرەتە کە پیاوەکەی ماندووە یەک لە چارەسەریەکان ئەوەیە کە ئەم کەسە بەخۆی بیر لەوە بکاتەوە کە خوای رب العالمین پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام پەیامە جوانەکەی ئیسلام هانی ئەدا بۆ ئەوەی کەوا هەر چاکێک ئەتۆ بکەی لەگە خێزان و منداڵەکانت
چەندین قات پاداشتی زیاترە لە چاکەکردن لەگە غەیری خەڵکی یعنی خێرێک بکەی بە خەڵکی خێرێک بکەی بە خێزان و منداڵەکان لە ڕووی نەفەقەیەوە پاداشتەکەت زۆر خێری زیاترە لەوەی دەیدەی بە خەڵک کە پێویست بێتن مەگەرەوەی زیاد بێت لە خۆت ئەو جابی دەی بە خەڵک ئەمە یەک دوو ئەو نەرمونیانەی لەگە خەڵکی دەکا ئەگە لەگە خەڵکی سنت بێتن نەرمونیانی بکە بەڵام لەگەر ماڵ و خێزانی واجبە لەسەری کە نەرمونیان بێتن چکە ئەمری خوا و ئەمری پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام سێمین شت ئەو ئەگەر بێتەوە ئەو تونند و تیژەی کە دروست دەکات لە ماڵی لەگە خێزان منداڵەکانی لەبەرەوەی لە ڕێوە زۆر ماندی و ئەوانە بووە لێ ناگەڕ لە دەرێ هەر ئەزیەت دراوە ئیسرعاتی نییە لە ماڵش هەر ئەزیەت و ئیسرعاتە کەیلێتێکەچی و ئەزیەتی بەسەردادێ بۆیە چارەسەری دیکە ئەوەیە کە ئەو شتانە لە خۆی باتە دەرێ و ئەعوذ بالله من الشیطان الرجیم بکاتن ئینسان بەتایبەت لە کاتی تووڕەبوون ئەوانەدا کەمە هەدی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی دانا و خاڵەکی دیکە لە ڕووی چارەسەریەوە بریتیە لەوەی ئینسان بیر لە عاقبەتی ئەوەی بکاتەوە کاتێک ئەتو ئەو تونند و تویژێ چ زەرەر و زیانێک دەخێنا ئەو ماڵەی دەخێنا و ژیانی خۆت چ بەرەکەتەکی لە ماڵتدا بەدەر دەنەی چ زەحمەت و ناخۆشی و یعنی غەزەبەکی دەینێ ناو ماڵی خۆت لە ڕووی ئەوە بیرکردنەوە زۆر مهمە ئینسان و چارەسەری دیکە لە هۆکارە شتێک کە چارەسەرە بۆ ئەوە سەبر بگرێ دام بەخۆی دابگرێ چونکە ئەگەر تەماشاکەین خوای رب العالمین کە دەفەرمێ لقد خلقنا الإنسان في كبد يعني مشقة براسي هم جيان إنساني مشقة مش بو ابتلاء بو امتحانا كوابزان شي صبر دقري وشي صبر ناقري بو صبر لنبلوكم أيهم أحسن عملا تاكترين كار بكي الأخوة يقول أمريك يا أيها الذين آمنوا اصبروا وصابروا ورابطوا يعني أي إيمان در صبر بقري يعني شار سرشي صبر قرتن دان بخو دا قرتن نزا بويش صبر بقري هم نروي پاداش توكم أمر وامتثالي خوايا هم پاشانش پیغمبر صلی الله علیه و سلم دەفەرمێ هیچ تەک خێری پێ نەبەخشراوە و پاداشی لەسەر نەدراوە هەندە گەورە بێ بەقەدەر پاداشتی ئارامگرتن و سەبرگرتن لەسەر هەموو ناخۆشی و ناڕەحەتێکی کە ئینسان و ناخۆشی و ناڕەحەتی لە دەرێ تووشی بووە نەیباتۆ ماڵێ چ زەمبی هەیە چ گوناهەیە پاشان خاڵەکی دیکە ئەو بەرپرسە لە ڕووی ئەو خێزان و منداڵانەوە کەوا بەختەوەریان بکە دڵخۆشیان بکە ڕاستە ئەگەر ئەو لە بەیانی تا ئێوارێ لە ئیشە و ماندووە پێویستە واجبە لەسەر خێزانی دەرگای لێ بکاتەوە بە ڕوەکی خۆش بە بەرگەکی جوان بە ڕوەکی پاک بە ماڵ خاوێنکەرەوە بە پەرداغە ئاوێک بە عەلەیکم سەلام بە باوەش تێگرتن بە بەخێرهاتنانەوە بە پێکەنین بەوانە ئەوە دەکرێت بەڵام ئەویش بە هەمان شێواز ماڵی خاوێن کردوەوە منداڵی بەرهەمهێناوە نانی حازر کردووە منداڵی شمە گۆڕیوە بەرەو قوتابخانەی بەڕێکردەوە ماڵێش ئەزیەت و ئازاریان بینیوە لە پێناوی پاراستنی خێزانی ئەم پیاوەدا ئەوانیش بە هەمان شێواز ماندووبوونیان هەیە بۆیە پێویست دەکات سەبر لەسەر یەکتری بکەن و عەفوی یەکتری بکەن و چاپۆشی لە یەکتری بکەن ئەوانە دەبتە هۆکار لە بۆ چارەسەری ئەم تونند و تویژیویان ئەو ناڕەحەتی و ئەو ئەزیەت و ئازارە نەفسی کە لە دەرێ لە ڕووی بازاڕ و کڕین فرۆشتن و ئیشەوە تووشی بووە بە سەبرگرتن بە عەفوکردن بە خەیریەت بوون وەرگرتن بە شایستەی بە شایەدی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەوە دەتوانێت لەسەرە خۆی کب بکا و کمی بکا و نەیباتۆ ماڵی و لە دەرێ بەجێی بێلیتن بەڵێ مامۆستا ئایا تونند و تویژی تەنها بەرامبەر بە مرۆڤ دەکرێت یان مرۆڤ بەرامبەر بە شتەکانی دەوروبەری تونند و تیژی ترەکە ئایا بەرامبەر بە گیاندار بەرامبەر بە سروش بەرامبەر بە ڕووەک و دار و درەختەکان ئایا ئەمانەش ئازاردانی ئەمانەش دەچێتە چوارچێوەی تونند و تیژی و عنفەوەیان ئەمانە تونند و تیژی ناچنە ئەو چوارچێوەیەوە بێگومان مامۆستا ڕیاضی بەڕێز ئەمەش دەچێتە چوارچێوەی تونند و تیژیەوە لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی کردووە حتا ئینسان ئەگەر سەری پەلەوەڕێکی سەر ئەبڕێتن ئاژەڵێکی سەر ئەبڕێ دەفەرمێ چێ ئین الله قد كتب الإحسان على كل شيء چاکەی پێویست کردووە لەسەر هەموو شتێک لەسەر مرۆڤەکان دەفەرمێ إذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبحة ئەگەر چەند شتێکی کوشتیان شتێکی سەر بڕی ئەوە دەبێ بە جوانی بەڕێکپێکی یعنی وەلیوحید ئەحەدوکم شەفرەتەهو واتە چەقۆکەی با جوان تیژ بکە بۆی بە نەرمونیانی بەڕاحەتەوە ئەم شتە سەر ببڕێتن و نەک بە توند و تیژ و بە عنفەوە ئەزیەت و ئازاری پێ بچوو هەموو ئەزیەت و ئازارێک یعنی عنف یعنی توند و تیژی یعنێت و ئازار بگەینێ کەسەکی چ لە ڕووی نەفسی چ لە ڕووی جەستەیی ئەوە عنفە جا بەڵێ تەنها توند و تیژی بەرامبەر مرۆڤ نییە کە مرۆڤ دەیکا بەرامبەر مرۆڤ بڵکە ئاژەڵەکانی زۆر سەلامەت نین بۆیە تەمەشا دەکەین شریعەتی خوای پەروەردگار حرامی کردووە حتا دەفەرمێ نەهە النەبی صلی الله علیه و سلم عن قتل الضفدع یعنی بۆقێک حرامە بیکوژیت چونکە ئەمە توند و تیژیە پێویستی بە ژیانە بۆ
تعدای لە حیاتی ژیانی گیان لەبەرێک دەکەی کە خوای گەورە حرامی کردووە ئەتۆ کۆتای بە ژیانی من زەرەر و زیانیشی نەبێتن ئەو شتانەی زەرەر و زیانی هەیە مباحە کە لەناو ببردرێ بۆ مەسلحەتی ئینسان بۆ ئینسان بە سەلامەتی بژی وەکو مار و دوو پشکوانە بەڵام هەندێکیان هەیە لەوان هەتا پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام ڕۆژێکیان لە سەفەرێک چەند سەحابەیەک لە خزمەتی دابوون دەفەرمون پێغەمبەر صلی الله علیه و سلم بەرەو قاضەی حاجەیەک چووم ئیتر هێلانەیەک هەبوو دوو ئەوەی فەرخە باڵندەی تێدا بوو هێنامان دەڵێ دایکەکەی باڵندەکەی کە هات ئیتر ئاوا خۆی نوی دەکرد بەناو سەحابان دەهێنا وەکو ئەوی وایە کە ئازارێکی زۆری پێگەیشتووە لە بەبردنی فەرخەکان پێغەمبەر سەڵام کە گەڕاوە چای بۆ باڵندەیەکەت بەو شێوازە دێ و دەسوڕێ و باڵی خۆی دەدا لە عەرزا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی من ئەوجع هذا ئەوە چێ ئێش و ئازاری گەیاندووە بەوە تەماشای ئیسلام کە دیفاع لە حەقی باڵندەیەکی دەکاتن فەرمی یا رسوڵ ئێمە و دوو فەرخەمان بدەوە فەرمی لە جێی خۆی دانێنەوە شتی وا مەکەن جارێکی دیکە هەتا عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ لە خزمەت پێغەمبەر دابووین عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژ سەفەرێکیدا لەلایەکدا مێروستان ئەزیەتی داین ئێمەش شانە مێروستانەکانمان ئاگر تێبەدا پێغەمبەر سەڵام پاشان بینی فەرمووی چێ وای کرد فەرمووی ئێمە یا ڕسوڵ ئەزیەتی داین و گەستنی پێغەمبەر سەڵام فەرمووی دروست نییە هیچ شتێک ئەزیەت بدرێ بە ئاگر ئیلا خوای ئاگر نەبێتن دەنا بۆ کەس دروست نییە و ئەزیەتی بدەی بە ئاگر یعنی حتا مێرولەیەکەوە مافی ژیانی هەیە و حرامە بسووتێندێ و ئەزیەت و ئازار بدرێ لە ئیسلامدا لەبەر عنف قبول نییە بە هەموو شێوازەکان و بە هەموو شکلەکان و بە هەموو جۆرەکانی عنف ڕەت دەکرێتەوە و قێزەونە لە شەریعەتی خوای پەروەردگار و لە بەرنامە پیرۆزەکەی ئیسلامدا بۆیە حتا کەوا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردووە دەربارەی ئەوەی کە چەند جار حتا منداڵی بینیوە مریشکێکیان داناوە مامرێکیان داناوە بۆ نیشانەشچێنی پێغەمبەر فەرمی لەعنەتی خوای لەو کەسەی بی کە باڵندە و ڕوح لە بەرێکی دادەنێتن بۆ ئەوەی بیکاتە شوێنی تیرهاوێشتن و نیشانەشچێنی تێیدا پێغەمبەر فەرمی لەعنەتی خوای لێ بێت ئەمە عنفە بەرامبەریدا دەکرێت قبول نییە لە ئیسلامدا ڕەت دەکرێتەوە بەڵێ ئەمە بەرامبەر نەکرد پیا مرۆڤ بەرامبەر مرۆڤ نەکرد بەرامبەر ئافرەت جاروێ ئینسان بەرامبەر داک و بابی عنف دەکاتن لە کاتە خوای گەورە دەفەرمێ فەلا تەقل لەهما ئوف ولا تەنهەرهما ئەوە فەچی بەرامبەر نەکەی ئەگەر یەک لەوانە پیر بوون یان هەردووک لەکن بەڵێ مامۆستایان بەڵێ زۆر باشەوە دیارە تا جەنابی مامۆستا کە درێژە بە قسەکانیەدا ئێمە لە ئێستا لە هەفتەی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژی شناندان و بەرنامەی ئەمڕۆی باسوخواستمان بۆ هەمان مەبەست تەرخان کردو بەڵام لە دیدگا و دیدی ئیسلامی پیرۆزەوە لە بەرنامەی پێشووتردا لە ڕۆژی ڕابردوودا باسمان لە تونند و تیژەکانی کۆمەڵگە کرد بە میوانداری یەکێک لە چالاکوانەکانی بواری ژنان ئەمڕۆ ویستمان بزانین دیدگا و بۆچوون و هەڵوێستی ئیسلامی پیرۆزی لەسەر تونند و تیژی وەڕێز و شکۆی ئافرەت لە ئیسلامدا و ئایا ئەو مەقولەیە ئەو قسەیە ئەو بۆچوونە ڕاستە کە دەڵێ ئیسلامی پیرۆز هەمیشە چەوسێنەرەوە و ئازاردەری ئافرەت بووە و تونند و تیژەکان کە لە کۆمەلگا دەکرێن زۆر جار بە نەزانی و بە ناهۆشیارانە بەشێ لە کۆمەلگە بەشێ لە ڕێکخراوەکان بەشێ لە خەڵکی دەیخەنە ئەستۆی ئیسلام بۆیە ئێمە لەم بەرنامەیەدا هەوڵ ئەدەین دواتر لەگەڵ جەنابی مامۆستادا باز لە هەڵوێستی ئیسلامی پیرۆز بکەین بە تایبەت لەوەی کە ئافرەت بەر لە ئیسلامی پیرۆز زۆر لە ڕەوشێکی نالەبار و نەخوازراودا بووە ئافرەت وەکو کۆی لە فرۆشراوە ئافرەت لە زەواج و هاوسەرگیریەکاندا گەورەترین ستەمی بەرامبەر کراوە لە تەلاقدا ئافرەت هەمیشە بێناسترین و بەشخوراوترین وەکوڵێ مافخوراوترین کەسی کۆمەڵگە بووە کە مێردی مردووە هیچ بەشە میراتێک بە ئافرەت نەدراوە تەنانەت جاهیلیەت ئەیان گوت هەر ئافرەتێ نەتوانێت سواری وڵاخ و گوێ درێژ و ئەسپ و ئەمانە بێ و بڕواتە جەنگ و ڕوبەڕووبوونەوەکان ئەوە هیچ جۆرە مافێکی نییە و زۆر شتی دیکە بۆیە بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام تاکە چینێک و توێژێکی بەرچاوکەوە تیشکی ئارامی یام ئاسۆی لێوە ڕوون دەرکەوت و حەسایەوە و هەستی بە ئارامی و ئاسوودەی خۆی کرد ئافرەت بوو بۆیە ئیسلامی پیرۆز ئەو مافە بە خۆی ڕەوا دەبینێ یا دەتوانێت ئەو شانازیە بە خۆیەوە بکە کە تاکە فریاد ڕەز بۆ لەو سەردەمان توانیوێتی دەستی ئافرەت لە زۆنگاوی نەزانی و دواکەوتوی و ستەم لێکراوی دەربهێنێ و بەرەو ئاسوودەیی و ئارامی و خۆشگوزەرانی
پەلکێشی بکا و دووری بخاتەوە لە ستەم و زۆرداری و چنگی ستەمکاران و مرۆڤە ئازاردەرەکان. بەڵام بەداخەوە لە ئێستادا بە شێوەیەکی گشتی لە تێگەیشتنێکی هەڵەمان بۆ ئیسلام و دەقا شەرعیەکان زۆر جار دەگونجێ کەسێکەوە هەڵگری ئیسلامە یان نوێژێکی کردووە لە مزگەوتێکدا زۆر جار توندوتیژیەکانەکە. ئێمە چۆن بتوانین ئیسلامی پیرۆز جیا بکەینەوە لەم جۆرە توندوتیژیانە کە ئیسلامی پیرۆز بەریە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێندە باسی مافی ئافرەتی کردووە، هێندە بەڕێز و شکۆوە باسی کردوون، تەنانەت بە یەکێ لەو کەسانەی کە ڕۆژێ ڕەشوەی وڵاخیەکی لە ئافرەتەکانی مەدینە ڕادەکێشە پێی دەڵێت لەسەر خۆ و بە نەرمونیانانە بەڕێوە بڕۆ چونکە تۆ بارێک لە شوشەت هەڵگرتووە. واتە ئافرەت هێندە ناسک و هێندە پارێزراوە کە دەبێ مرۆڤەکان هیچ جۆرە توندوتیژێکی بەرامبەر بەکار نهێنن. بۆیە دواتر لەگەڵ جەنابی مامۆستادا باز لە ڕێزی ئافرەت لە ئیسلامدا دەکەین. پلە و پێگەی ئافرەت لە ئیسلامدا کامەیە و چییە؟ ئیسلامی پیرۆز چۆن دژی ئەو مرۆڤانە دەوەستێتەوە کەوا دژی ئافرەتن و ئافرەت دەچەوسێنەوە بە ناوی شەرەف و ئابڕووەوە زۆر جار ئافرەت دەکوژن لە کاتێکە لە ئیسلامی پیرۆزدا ئەم جۆرە شتانە بێزراون. و ئیسلامی پیرۆز چۆن دژی بەشودانی بچووکی ئافرەتێک یان کچ بەشودان لە پێنا و خوێنباییەکدا یا کچ لە بێشکە بەشودان یان چۆن ژن بە ژن کە لە کۆمەڵگەی کوردەواری هەیە چۆن ئیسلامی پیرۆز بەگشت ئەماندا دەچێتەوە لە کاتێکە ئەمانەش جۆرێکی دیکەن لە توندوتیژیەکان. و ئیسلامی پیرۆز زۆر جار باز لەوە دەکرێت کە ژن و پیاو لە ئیسلامدا یەکسان و ئەبێ وەکو یەک ماف و ئەرکیان ئەبێ. ئایا ئەمەش جۆرێکی دیکە نییە لە توندوتیژی بەرامبەر بە ئافرەت کە بەشێ لە ڕێکخراوەکان وا دەزانن ئەمە مافێکی گەورەیە و بۆ ئافرەتیان مسۆگەر کردووە. لە کاتێکدا یەکسانی لە نێوان ژن و مێردا لە ئیسلامدا شتێکی تا ڕادەیە بێزراوە و زۆر جاریش دەچێتە خانەی توندوتیژیەوە، چونکە ئەو ئەرک و قورسایی و مەشەقەتەی کە پیاو دەتوانێت پێی هەڵسێ و لە ڕوبەڕووبوونەوەکاندا لە کار و کەسابەت و بازرگانیەکاندا لە هێزی بازووی خۆیدا هیچ کاتێ ئافرەت ناتوانێت ئەوە بکە. ئەو ئیش و کار و وەزیفە و ئەرکەش کە ئافرەت بە لێهاتووی و زانینی خۆی بە هەست و محیبەتی خۆی لە ناخیدا ئەتوانێ ماڵ بەڕێوە بە منداڵێکی ساغ و تەندروست بۆ کۆمەڵگەکەی پەروەردە بکە، محیبەت و خۆشەویستی و نەرمونیانی و سۆز و عەتف بە منداڵ و بە دەوروبەر و هاوسەرەکەی بیبەخشێ، هیچ کاتێ پیاوەکان ناتوانن پێشکەشی بکەن. و هەوڵ دەدەین چۆن چارەسەری توندوتیژی بکەین. لە ئێستادا لە هەفتەی بەرەنگاربوونەوەی توندوتیژین لە کۆمەڵگەدا هەموو ڕێکخراوەکان، هەموو ئاینزاکان، هەموو فەلسەفەکان، هەموو بیرروبۆچوونەکان لە کۆمەڵگەدا لە ئێستادا باز لەوە دەکەن کەوا چارەسەری ئەم ڕەوشە بکەن. بەڵام ڕۆژ بە ڕۆژ، ساڵ بە ساڵ، سات بە سات ڕەوشەکە بەرەو خراپترە چێ. ڕێژەی توندوتیژیەکان لە کۆمەڵگەدا خراپترە بن و زیاترە بن و ڕۆژ بە ڕۆژ میدیاکان جۆری توندوتیژی وا بە گوێی بینەر و بیسەرەکانی خۆیاندا دەدەن کە شتێکی نامە و تازەیە. کەواتە ئێمە هەوڵ دەدەین لەم بەرنامەیەدا لە ڕوانگە و دیدی ئیسلامی پیرۆزەوە باز لە چارەسەری ئەم توندوتیژیە بکەین. و زۆر جار بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە ئێستادا بەشێ لە توندوتیژیەکان یا فێربوونی پیا و منداڵ بەوەی کە هەستێت بە جێبەجێکردن و وەکوڵێت تەمسیلکردنەوەی ئەو جۆرە توندوتیژیە باز دەوە دەکەن کە لە میدیا و لە ڕاگەیاندن و لە زنجیرە دراماکانەوە فێری ئەم جۆرە لە توندوتیژی بوون. باز لە ڕۆڵی میدیا و زنجیرە دراما نامۆکان بە کۆمەڵگە و کەلتور و زمان و ئاینی کوردیەکەین کە ڕۆڵیان چی بووە لە زیادبوونی توندوتیژیەکاندا. زۆر جار بەداخەوە لە زنجیرە درامایەکدا پیا و فێری ئەوە دەکات چۆن توندوتیژی لەگەڵ خێزانەکەیدا بکە، پیا و فێری ئەوە دەکات چۆن خیانەت لەگەڵ خێزانەکەی بکە، پیا و فێری ئەوە دەکات کە چۆن لە دوای جیابوونەوەیان مافی ژنەکەی پێشێل بکە و مافەکانی بخوا، پیا و فێری ئەوە دەکات کە چۆن جیابوونەوەی لەلا ئاسانترین شت بێ وەکو خواردنەوەی دەفرێک ئاو جیابوونەوە و تەلاقیشی لەلا ئاسایی بێ. بۆیە زۆر جار میدیا بەشێ لە ڕاگەیاندنەکان، بەشێ لە زنجیرە دراماکان هێندەی هەوڵیان داوە یان توانیویانە توندوتیژی و ناڕەحەتی و ئازار و نەهامەتیەکان لە نێو خێزانی کوردیدا زیاد بکەن، هیچ کاتێ نەیان توانیوە
چارەسەرێکی گونجاو بۆ توندوتیژیەکان بدۆزنەوە. زۆر جار بەداخەوە بەشێ لە میدیاکانی هەرێمی کوردستان بەهێنانی زنجیرە درامایەکی تورکی یا هندی یا کۆری کە زۆر نامۆیە بە کەلتور، بە زمان، بە ڕنگ، بە ئاین و بە جوگرافیای وڵاتەکەمان بەبێ گوێدان بەوەی کە خێزانی کوردی نابێ ئەم هەموو دژایەتی و ئەم هەموو مەترسیی ڕوبەڕوو بکرێتەوە، بەڵام بێ هیچ گوێدانێک بە ئەڵقە بە زنجیرە دراما دوور و درێژەکان بەداخەوە توانیمیانە بەشێک لە خێزانی کوردی تێک بدەن و شیرازەی خێزانی کوردی بپسێنن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەجی ماڵ ئاواییدا کە سیرەنووسان و مێژوونووسانی ئیسلامی بە درێژترین وتاری پەیامبەری خوا صلی الله علیه وسلم ناودێری دەکەن، لە کۆتایی وتارەکەیدا 3 جار ڕووی کردە موسڵمانان و پەیام و ئاراستەکردنێکیش بۆ ئومەتەکەی لە دوای خۆی فەرمووی تکاتان لێ ئەەکەم ڕێز لە ئافرەتەکانتان بگرن، خۆشتان بوێن، ئازاریان مەدەن، مافی خۆیانیان بدەنێ و هیچ کاتێ مافەکانیان پێشێل مەکەن چونکە ئەوان بە پەیامی خوایی خراونەتە ژێر بەرپرسیارەتی ئێوە. ئێستا دەچمەوە لای جەنابی مامۆستا. مامۆستاگیان سڵاوی خوارد لێبێ دووبارە و باسمان لەوە کرد کە چۆن هۆکارەکانی توندوتیژیمان کرد، بەڵام دوای ئەوەی کە ئێستا دەپرسم جۆرەکانی توندوتیژی کامانن، ئایا یەک جۆر لە توندوتیژیمان هەیە یان جۆرەکانی زۆرترە و کامانن ئەو جۆرانەی توندوتیژی؟ بەڵێ جۆری یەکەمیان بریتە لە توندوتیژی یعنی عنفی برێن لەفظی یعنی نەفسی دەکاتن، واتە بەوتە دەتوانێت لایانی نەفسی ئەزیەتدار بکە، بۆ نمونە بە قسە، بەهۆی جوندان و بەهۆی بە گرژی قسەکردن و بە زبری قسەکردن و بە تووڕەی قسەکردن، واتە عنفی نەفسیمان هەیە، یعنی حربی نەفسی لە بەرامبەرەکەیدا بکاتن، وەکو کەسێک ئەزیەت بدا بە قسە، بە شکاندنەوە، بە هەر شێوازێک لە شێوازەکانی کە لە ڕووی لەفزەوە ئەزیەت بە بەرامبەرەکەی دەگەوە پێی دەگوترێ کەوا توندوتیژی نەفسی. زۆری دووەممان هەیە کەوا عنفی جەسەدیە، واتە بەویش بە لێدان و بە دار لێدان و بە چەقۆ لێدان و بە شەق لێدان و بە هەر شتێک لەو ئالەتانەی لێدان کە ئەزیەت و ئازار و ئێش مەبەستی بی بەگەیاندنی لاشێ ئەو کەسەی کە توندوتیژی بەرامبەر دەکاتن. ئەمجا چ خەڵکێکی بەدەسەڵات بیکە لە بەرامبەر کەسێکی بێدەسەڵات، چ پیا و بەرامبەر ژن بیکاتن، چ هەر کەسێک بەرامبەر کەسێکدا بیکە، ئەو پێی دەگوترێت توندوتیژی لاشەیی جەسەدی. و سێمینیان لە جۆری توندوتیژیمان هەیە کەوا ئەویش پێی دەگوترێ عنفی اقتصادی، یعنی جۆرێکە ئەویش لە جۆرەکان تۆ برسیکردنی خەڵک، تێنیکردنی خەڵک، نانبڕینی خەڵک، بێبەرکردنی خەڵک، بێ ئیشکردنی خەڵک، ئەمەش توندوتیژیەکی ئابووریە کەوا دروست دەکەی بۆ شلەژان و شلەقانی بڵێن لایانی ئەم کەسانی کە ئەم جۆرە کردداری بەرامبەر دەکرێتن. جا ئەم 4 جۆرەمان هەیە، چ لە ڕووی عنفی جەسەدی، عنفی نەفسی و هەروەها عنفی اقتصادی، ئەوانە کە پێی دەوتێت لە جۆرەکانی توندوتیژی. بەڵێ مامۆستا، وەکو لە پێشەکی بەرنامەکەشدا ئاماژەم بەوە کرد کە ئێستا ئێمە لە هەفتەی بەرانگاربوونەوەی توندوتیژی دژی ژنانداین. زۆر جار بە هەر سەرتا پێم خۆشە باز لە ڕێز و شکۆی ئافرەت بکەین. ئیسلامی پیرۆز چۆن ڕێز و شکۆی بۆ ئافرەت گێڕایەوە کە وەزع و حاڵی ئافرەتیش ئەزانین بەر لە جاهیلیەت چۆن بووە. بەڵێ دیارە لای هەموو لایەک معلومە ئەسڵەن توندوتیژی مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی جەهالەت، بۆ سەردەمی پێشی ئیسلام، بە تایبەت بەرامبەر ئافرەتان. یعنی پێشەوەی ئیسلام بێ ئافرەت حیسابی بەشەری بۆ نەدەکرا، وەکو کاڵایەک دەکردرا، دەفرۆشرا، هەتا زۆر جار ئیکراه دەکرا بەوەی کە کاری ناشەرعی بکە بۆ وەرگرتنی پارە بەرامبەری، هەتا لە میرات مەحروم دەکرا، هەتاگە کچ ببە زیندە بەچاڵ دەکرا و حیسابی بەشەریان لە بۆ ئافرەتی نەدەکرد پێشی ئیسلام، سەردەمی جەهالەت. بەڵام ئەو ئیسلامە خێر و بەرەکەت و ڕەحمەتە هات، ئەو جار ئافرەتی ناساند وەکو ئینسان، وەکو بەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی النساء شقائق الرجال، بەڵکم بەشێکن لە پیاوان، یعنی نیوەی پیاوانن، یعنی تەواوکەری پیاوانن، چۆن شقائق لە جەمعی شقە یعنی نصفە، یعنی نصف الرجال، بەڕاستی
یعنی ئەم ئافرەت لەگەر پیا و پێکەوە دەتوان ژیان دروستکەن پیا و بەتوانێت ناتوانێت ژیان دروستکە و ئافرەتش بامان شێوەکەواتە هات ئافرەت ئەو ڕێز و شکۆی بۆ ئافرەتان جێراوە لە بەندایەتی ڕزگاریکردن بۆ سەربەخۆیی و هەروەها لە بێبەشکردنی حەق و مافەکان هینای بەرز و ڕێزی لێگرت بە پێدانی حەق و ماف بە پێی وەحی ئاسمانی کە لۆی سەلمێنرا فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لەسەدانرا و هەروەها وەکو مافی ژیان وەکو مافی کەرامەت وەکو مافی ئەخلاق وەکو ما هەموو جۆرە مافەکانی لە بۆ گەڕاندەوە ئیسلام هات کەوا ڕێزی لە ئافرەتنا سوورەتێکی لە قورئان بەناونا کە بەناوی ئەنیسا سوورەتێکی دیکە بەناوی مەریەم چەندین ئەحکامی شەرعی چەندین ئەوامیر چەندین نەواهی دای بەنزان تایبەت بە بواری ئافرەت بۆ ئەوەی وەکو ئافرەت کەوا ڕێز و حورمەتەکەی بۆ بگەڕێندرێتەوە لە کە پێشتری پێشی ئیسلام لە دەستی جاهیلەکان و نەفامەکانی ئەو سەردەم چۆن دەچەوساندرانەوە جاگە تەمەشا بکەین ئیسلام ڕێز و حورمەتەکی وا گەورەی لە چینی ئافرەت ناوە کە لە هیچ دیانەتێک و لە هیچ مەزهەبێک و لە هیچ تاقم و بیر و ئایدۆلۆجیا و بیردۆزێکی داشتی وای تێدا نابینەوە ئەگەر تەمەشا بکەی ئافرەت لە ڕووی چار شێوازەوە ڕێز و حورمەتی زۆر تایبەتی لێگیرە یەکەم وەکو دایک پێشی هەموو شتێکی کە خوای گەورە دەفەرمێ قەضا ربک ئەلا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا بالوالدين يعني داك أها ليرة داك وباب قترا كواتا وكو داك الرز حرمته شي زور قوري ليندرا بوي فرموي فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما واخفض لهما جناح الذل من الرحمة أمدار وقل ربي ارحمهما ربياني صغيرة أو هم ما في امتيازات دراو بداك وأما تشيني آفرته پیغمبری خوا علیه الصلاة والسلام بسیاری لکرا من اول الناس بحسن صحبت منی چه هم کس لپیشتره بوی امن چاکی لگب کما ای پیغمبری خوا علیه السلام فرمی دایکت فرمی پاشی او فرمی دایکت فرمی پاشی او فرمی دایکت فرمی پاشی او فرمی باوکت یعنی چار بشی چاک سی داندرا بو دایک یعنی بزانه لسی بش بو آفرت اما وکو دایک او زار آفرت وکو خێزان ئافرەت کاتێک دەبێتە خێزان وەکو دایکە ئەو ڕێزەی هەیە لە قورئان و لە ئیسلام و لە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە وەکو بوو بە خێزان پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بەر لەوە کە باسکەین ئاەتێک لە ئاەتەکانی خوایە جەل شەئنوه خوای گەورە دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة يعني خوای رب العالمين رێز و حرمەتی بۆ ئافرەت جێراوەکو خێزان کەوا لە بۆچیە من آياته يعني کردی بە ئاەتێک لە ئاەتەکان يعني لە گەورەی و دەسەڵات و عەظەمەتێک و قودرەتێک و معجزەیەک لەوەکانی خۆی خوای رب العالمين کە داینا لەوەی کە لە نەفسی خۆی لە ئادەم حەوای بۆ دروست کرد بۆ لتسكنوا إليها هەتا ببنە سوکنە لە بۆ یەکتری وجعل بينكم مودة ورحمة تمشا پێشتر ئەو توند و تیژە هەبوو بەرامبەر بە ئافرەتی پێشی ئیسلام بەس ئیسلام هات مەوەدە و ڕەحمەی لە نێو ژن و مێردا دروست کردووە کەوا فعلا تەمەشا دەکەی ئەم خێزانە کەوا دایکی بەجێهێشتووە باوکی بەجێهێشتووە ماڵی بەجێهێشتووە کە سوکاری بەجێهێشتووە لە شوێنێک بەرەو شوێنێکی هاتووە کە غەیری پیاوەکەی کەسێکی دیکە نییە بیناسێ کە خزمی بێ بەڵام لە کاتێک مەوەدە و محەبەتێک دروست دەبی لە نێوان ئەو ژن و مێردا کە جێی دایک و باوک و برا و خوشک و هەموو کەس و کار و ناوماڵ و خۆشی و سەعادەکانی بۆ پڕ دەکاتەوە ئەوە ئیسلامە ئەوەی داناوە جعل بينكم مودة ورحمة وڕێزەکی دیکە لەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام لە کۆتا ژیانی دا وەکو جەناب ئیشارەت پێکرد فەرمووی اتقوا الله في النساء لخوا بترسن درباري رزقتون ما في آفرتان كوا فإنكم أخذتموهن بأمانة الله إيو بوا أمانتك خوايتان ورقرتوا واستحللتم فروجهن بكلمة الله ببيامي خوابوتان حلال بوا يفرموديش يفرمي ألا واستوصوا بالنساء خيرا أو هل حجة الوداع كبيامي زور قرينجن بو أمتك أما أو جار ورا آفرت چون سيدي لمالدا كبيغمبر صلى الله عليه وسلم والمرأة في بيت زوجها راعية وهي مسؤولة عن رعية يعني كردي ببربسيا كردي بمسؤول كما درجيتي قورية اگر بياو رئيس عائلة به بلام آفرد قوري مالي سيدة البيت براستي يعني کەوا تەمەشا دەکەین ئەو وەکو خێزان ئەگەر وەکو کچ تەمەشای بکەی کەوا سەردەمی پێشی ئیسلام سەردەمی جەهالەت ئەوەندە توند و تیژ و ئەوەندە بێویژیری و بێویژدانیان هەبوو لە بەرامبەر ئافرەت کە کچی دەبوو دەیکوشت بەڵام ئیسلام هات چی فەرموو پێغەمبەری خوا عەلەیهی سەلام بۆ ئەوی ڕێز لە ئافرەت بنگدرێ فەرمووی من ابتلي من هذه البنات بشيء كن له سترا من النار هەر کەسە خوا بەسەری کردەوە بۆی کە کچی پێبەخشی
بەڕاستی مەبەستی ئەوە نییە عنی کچ بەخشین ئیبتیلایە نا مەبەستی بەڕاستی خزمەتکردنی مافپێدانی ئەمە ئیبتیلاکە خوا دەیکا ئەو کچەی دەداتە تو بۆی بزانیە تۆ چەند دڵخۆشی بە مافی پێدانی ئەم کچە بە خزمەتکردنی ئەم کچە بە ڕێزگرتنی ئەم کچە کە پێی بەخشیوی کە دەفەرمێ ئەوانە دەبنە سیتر لە ئاگری جەهەنەم بۆ ئەو داک و بابەی کە ئەگەر بەڕاستی ئینسان کچی ببێ نەیفەرموو بە کوڕ هەتا گەورەمان شافعی ڕەحمەتی خوای لێبی دەفەرمێ البەنون نیعەم واتا كر نعمته والبنات حسنات بلام كت ساكن حسنات والله عز وجل يحاسب على النعم لروج قيامة إخوة بندكاني خوي محاسبتك لس نعمتكاني ثم لتسألن يومئذ عن النعيم كر نعمته بلا محاسبة لس نعمته كان هي للروج قيامت بلا قلت من كتس حسناته بس ويجازي على الحسنات بلا من الروج قيامت پاداشتی لەسەر چاکەکان لەسەر کوڕ محاسبە لەسەر کچ پاداشتی تەماشا چەند گەورەیە ئەوە کچ ئەگەر ئەو خاڵش بە کورتیم ڕێ پێ بدەی مامۆستا ریاض بەڵێ فەرموو ئەگەر وەکو خوشک تەماشا بکەین ئەوە کچ باسمان خوشک خاڵی ئەخیری کە بۆی بەرچاوی بینەران و خوشکان و دایکان زیاتر بزانن کە ئیسلام چ ڕێز و گەورەیەکی پێداون بۆی باوەش لە ئیسلام بگرن و سەربەرز بن بە ئیسلام دفرمي من كن له 3 بنات يؤويهن ويرحمهن ويكفلوهن هر كسك سي خوشي هبيتن لكن خويان بيان حوين توا برحم بي لقليان بسوزو بزهي بيتن وسر پرشتيان بكا مصرفيان لبكا برجيان بكا تسار سيدنا خوشيان بكا خواردن بجيويان بكا وجبت له الجنة البتة يعني بقطعي خواي قورا واجب دكا او كسي بباتا بهشتك و تشاكب كان لقر خوشك كاندا حتى راوي حديثة فرمي اقدوبي اقر يك خوشتیشی هەبێ کە چاک بێ لەگەڵی بەهۆی ئەم خوشکەوە دەچێتە بەهەشتێ کەوا ڕێکە لە ڕێکانی چوونە بەهەشت ڕێزگرتن زانت چ ڕێزەکی بۆ ئافرەت داناو کردیتە ڕێک لە ڕێکانی چوونە بەهەشت باشبوون لە گەریان زمانە هەمووی کە گەورەی و ڕێز و حورمەتن لە ئیسلامدا لە ئافرەتی ناوەکە مافی میراتی بۆ گەڕاندەوە مافی مارەی نەبوو پێشی ئیسلام بەڵکوم کە ژن ئەگەر مێردی بمرد باە کەس و کارەکەی مامی ئامۆزای ئەوانە دەهاتن ماڵەکەیان دەبرد و حەبسیان دەکرد ئەگەر خۆی بکڕی باو بە پارە و ئازادیان دەکرد ئەگەنە دایان هێشتەوە تا دەمرد ساروەت و سامانەکەشیان هەر هەمووی لە بۆ خۆیان بەکاردەینا و مەحرومیشیان دەکرد هەتا یەک لە قسەی جاهیلەکانی سەردەمی پێشی ئیسلام ئەوە بوو دەیگۆ لا یەریثونا منا إلا من يحمل السيف هیچ کەسەک نییە لەمە میرات بگرێ ئیلا و کەسە نەبێ کە شمشێر هەڵبگرێ یعنی ئیلا پیا و کوڕ نەبێ میراتی دەگرێت لەمە ئافرەت نایگرێ بەڵام ئیسلام هات لە چەند شوێن وەکو کچ وەکو خوشک وەکو دایک وەکو خێزان لە چار شوێن چەندین جاروێ بەرامبەر بە پیا و جاروێ زیاتر لە پیا و مافی پێدایە نەک نیوەی بەرامبەر بە پیاویش بەڵێ مامۆستا کۆتا پرسیارم لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم کەمی ماوە بۆچی لە ئێستادا بەشێکی زۆر لە خەڵکی هێشتا پێی وایە کە ئۆباڵی تونند و تیژەکان بەرامبەر بە ئافرەت لە ئەستۆی ئیسلامدایە زۆر جار لە کۆمەلگا ئەبینین مرۆڤێک تەنها بە نوێژێکی کرچووکاڵ پەیوەندیەکی لەگەڵ خوایە هەیە و ئەگەر بکەوێتە تنگان و ناڕەحەتیشەوە ئەو نوێژە ناکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قبوڵی نەکرد لە ئەبوو زەڕی غەفاری کە یەکێکە لە سەحابە زۆر بەڕێز و لە پێشینەکان کە قسەیەکی بە بیلالی حەبەشی گوت لە کاتێکدا وەسفەکەشی تێدا بوو کە پێوی کوڕی ژنە ڕەشەکە یا قبوڵی نەکرد لە عایشە خان کە بە یەکێ لە خێزانەکانی تری کرد گوت کورتە باڵاکە کە ئەمە جۆرێکە لە تونند و تیژی بۆچی لە ئێستا ئێمە قبوڵ بکەین مرۆڤێک بە ناوی شەرەفەوە کچەکەی دەگوژێ یا ئازاری دەدات تەنها نوێژێکی کرچووکاڵیشی هیچ لە پێشینەیەکی لە ئیسلامیشی نییە بۆچی بەشێ لە تونند و تیژەکان لە ئێستادا هەر لە ئەستۆی ئیسلام داماون و چۆن ئێمە ئیسلامی پیرۆز پاک بکەینەوە بەری ئەکەین لەم جۆرە تونند و تیژیانە و هەڵە و نەزانی و ناهۆشیاری بەشێ لە موسڵمانانیش نەخەینە ئەستۆی ئیسلام بەڵێ بەخۆی ئیسلام ئەسڵەن بەریە لە هەموو ئەو هەڵسوکەوتە ناشەرعی و ناڕێک و نابەجیانەی کە بەرامبەر ئافرەت دەکرێت لە ژێر هەر ناوێتیەوە تەبعەن و ئەوانەی کەوا تۆمەتیش بە ئیسلام دەبەخشن کە ئیسلام بەرپرسیار دەکەن لەسەر ئەم شتە بەخۆیان ئەو واقعە و ئەو حەقیقەتە چاک دەزانن کەوا ئیسلام دوورە و بەریە لەسەرەوەی هەموو ئەمە ئەوامیرەکانی ئیسلام لە ڕووی چاکەکردن لەگەڵ یەکتری لە ڕووی مرۆڤایەتی لە ڕووی ئینسانیەتەوە کە کردیەتی ئەمە یەک دووەمین شت ئەو پەڕی بێویژدانی بێ ئینسافیە دەیانەوێتن خوشکان و دایکان و چیژەکانمان و ئافرەتانمان لە ئیسلام دابڕنێنن یعنی وەکو شوبهەیەک بۆیان دروست
وتن کە نەماوەی ئیسلامەوە لەنگۆ دەکاوەرن ئەمە ئازادیتان و دابین دەکەین ئەمە مافتان بۆ دابین دەکەین کە وەکو دەبینین ئێستا چۆن ئەوانەی کە باسی مافی ئافرەت و دابینکردنی مافی ئافرەت و ڕۆژی 25 یازدە بڕیاری مەسەلەی ڕووبنەوەی تونند و تیژی ئافرەتانە کە تەمەشا دەکەین چۆن ئافرەتەکان ئەوانەی خاوەن ئەو بڕیاردەرانن لەگەڵ ڕێزم کەوا دەبنە هۆکار لە بۆ تونند و تیژی بوون لە بەو ئافرەت ئەوانن خەڵک برسی دەکەن بۆی ئافرەت کەوا ئەوها تووشی ناخۆشی و ناڕەحەتی بێ ئەوانن ئەوە لە هەموو دنیای وا ڕەحم ناکەن بە ناوی ئەوەی کەسێکی تاوانبار دەکوژن بەڵام دەست ناپارێزن لە کچ و لە دایک و لە خوشک و لە منداڵ لە گەورە و بچووک یعنی هەمووان ژێرخاک دەکەن و ڕۆژانە گوێمان لێ دەبێ هەزاران کەس کوژرا دەڵێن نێزێتی 500 ئافرەتن چکە ئافرەت لە ماڵەوەی پیاوەکان لە دەرەوە شەڕ دەکەن ئەوانن کەوا ئافرەتان ببن ژێرخاک و خۆک و خۆڵ و سەبە و ئاسن و ئاگرەکانی خۆیان دەخەن ئەوانە هەمووی کە قسەی بریقەداری بێکردارن دەیانەوێت تەنانەت ئافرەت لە خشتە ببن عقلی ئافرەت وا لێ بکەن شتێکی تێدا دروست بکەن ئیتیباعی ئەو ناڕاستیانەی خۆیان بکەن لە ڕاستی ئیسلام دووریان بێخنەوە بۆی لە ئیسلامیان دابڕێنن ئەمە خاڵی دووەم خاڵی سێمیش بەڕاستی فعلا جاروێن ئیسلام بەریەک گوتمان بەڵام موسڵمان ممارەسەکردن و هەڵسوکەوتی مسلمانان جاروەیە کاتێکەوە بەپێی ئیسلام هەڵسوکەوت ناکە ممارەسەی حیات ژیان ناکە لە نێوان ئوسرە و خێزانیدا لە نێوان ژن و مێردا دەبتە هۆکار بە نەزانی بە نەفامی کەوا بەکار دەینیتن هەندێک عادات و تەقلیدی عشائری وەی لێ دەکاتن ببتە هۆکار لە بۆ تونند و تیژیکردنی ئافرەت یعنی ئەو مسلمانەکەی بە هەڵا شتی دەکاتن کەوا خەڵک لەسەر ئیسلامی حساب کە ناڵێ مسلمانێکی هەڵەکار وای کردو بەرامبەر بە ئیسلامی دادنێ زۆر سپاس دەکەم مامۆستاگیان خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە سپاس بۆ پەیوە جوانەکانت بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی عەزیزیش کە تام ساتە بینەرمان بوون تا بە یەگەشتنەوەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ